بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. خۆشەویستان، ئەمە لەوانەی ڕابردوو لەوانەی سێیەم لە بابەتێک ڕاوەستاین دەربارەی کۆکردنەوەی قورئانی پیرۆز لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر. لەوانەی ڕابردوو لە کۆتا بابەت باسی ئەومان کرد کە چۆن لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام قورئان نووسراوەتەوە. دواتر کۆتاییمان بە بابەتەکە نەهێنا، بەڵام کات خەڵاس بوو. ئەوڕۆ دێینە سەر ئەو کۆکردنەوەی کە لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر و خوای لێ ڕازی بێ و لە سەردەمی ئیمامی عوسمانیش کە کۆتایی بە جەمعی قورئان دێتن باسەکەین. بێگومان لێرانە ینی یەک دوو خاڵ پێویستە بزانین. باسمان کرد لەوانەی ڕابردوو کە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئان نووسراوەتەوە. ئیتیفاقە لە نێوان زانایان و عولەما ئەوانەی کەوا بە دوواداچوونیان لە بۆ ئەو بابەتە کردیە و بە متەواتر جێڕدراوەتەوە. بەڵام بۆ لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەمع نەکرا؟ لەبەر ئەوەی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئان بەردەوام بوو لە نازڵ بوون. تەنانەت کۆتا ئاەت کە دائەبەزیتن ئاەتی 280 سوورەی بەقەڕەیە کە خوای پەروەردگار فەرمێ واتقوا یوما ترجعون فیه إلی الله. زانایانی ئەو بوارە دەفەرمون 9 شەو بەر لەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەفات کاتن ئەو ئاەتە دابەزیوە، کەواتە یعنی نەئەکرا. و بابەتێکی دیکە کە لە سەردەمی نازڵبوونی قورئان بەرچاوە و زانایان باسییان کردیە مەسەلەی نەسخ بوونەوە. بۆیە نەئەکرا ینی ئەو قورئانە کۆ بکرێتەوە و هەر بۆ نمونە ئاەتێک کە نەسخ بۆ ڕەش بکرێتەوە، یاخود بە نمونە ئەو ئاەتانەی کەوا دائەبەزین کە دەنووسرانەوە دووبارە فەراغێک بێشێتەوە، ئیتر ئەوە لە عیلمی خوای پەروەردگاردا بووە. جا بۆیە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە جەمع نەکراوە بابەتەکە بەرچاو و ڕوونە لەبەر ئەو بابەتەی بە والله ئەعلم. و لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر بۆ کۆکراوە کە ئێستا دەچینە خزمەتی، یەکێک لە خاڵە دیارەکان ئەوە بوو کە وەفات و شەهیدبوونی کۆمەڵێک لە حوفاظی قورئان بوون لەو جەنگانەی کە ڕوبەڕووی بڵێن ئومەت بوونەوە لە سەردەمی هەڵگەڕاوەکان. لێرانە وەفات و شەهیدبوونی ئەصحاب حوفاظی قورئان بە تایبەت، و لە سەردەمی ئیمامی عوسمان لۆ کۆکراوە هەموو ئەو سحوفانە بە بڕیاری ئیمامی عوسمان کە سووتێنران و هیچ نەمانەوە بەقایی پارچە پارچەی قورئان و هەمووی لە دووتوێی مجەڵەدێک کۆکراوە، چەند نوسخەیەک نووسران لە قورئانی پیرۆز و نێردران لە بۆ شارە گەورەکانی ئومەتی ئیسلامی ئەو کاتی. ئەویش لەبەر ئیختیلافی قیراءات بوو کە دەچینە خزمەتی. ینی ئەوانە چەند خاڵێکن کە پێویستە لە کاتی جەمعی قورئان و ئەو بابەتانە کە ئینسان دەچێتە خزمەتیان ئاگادار بیتن. جا لێرانە باسەکاتن ئەفەرمێ ئەسبابی جەمعی قورئان کە دیارە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو نووسرابۆوە، بەڵام بە منەظەمی نەنووسرابۆوە لە دووتوێی مجەڵەدێکدا وەک باسمان کرد. ئەوە بوو لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر خوای لێ ڕازی بێ کە لە مانجی ڕەبیعی یەکەمی ساڵی 11 کۆچی کە بڵێن خلافەی وەرگرت و تەسیسی دەولەی کرد و ئەو دەوڵەتەی کە ینی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دامەزرا بوو، یەکەم شت کە تووشی بوو، یەکەم ینی بڵێن گرفتی گەورە ئەوە بوو هەڵگەڕانەوەی کۆمەڵێک لە قەبائیل و لەو خەڵکانەی عەرەب بوو لە دەوروبەری مەککە و مەدینە کە هەڵگەڕانەوە. ئیمامی ئەبوبەکر ڕوبەڕوویان وەستاوە، هەو بوو ئەو قەولە مەشهوورەی فەرمووی والله لو منعوني عقالا كانوا يؤدونه إلى رسول الله صلى الله عليه وسلم لقاتلتهم عليه. طبعا ئەوان زەکاتیان نەئەدا، منعی زەکاتیان کرد. بابەتەکە دوور و بەدرێژە مەسەلەی ئەهلی ڕدە و ئەوانە، بەڵام کە لێرانە هەر ئەو تێدەینیتن کە ئەوان هەڵگەڕانەوە. ئیمامی ئەبوبەکریش فەرمووی والله ئەگەر تەنانەت
عقال دوور لە ڕووتان یعنی ئەو پەتکە ئەگەر پەتکێکیان گوریسێک حەبلێکیان دابێ بە پێیانبەری خوا صلی الله علیه وسلم کە بزن و چێڵ و حشتی پێ بەسایتەوە دەبێ بیدەن ئەگەرنا لەسەر ئەوەش لەگەڵیان ئەجەنگم جا ئەوە بوو طبعا جەنگەکە گەورە بوو بەرفراوان بوو مسەیلەمەی کەذاب کە لە یەمامە سەرپەرشتی ئەو شەڕەی دەکردو لەو شەڕەدا سەحابیەکی زۆر شەهید بوون خۆیان لێ رازی بێ و لە نێوانیاندا 50 لە حوفازی قورئان بوون 50 بۆیە ئەو ئەحداثانە یاخود ئەو ڕووداوە گەورە کاریگەریەکی زۆری بوو لەسەر ئەسحاب بەتایبەت لەسەر چێ؟ لەسەر ئیمامی عومەر خوای لێ رازی بێتن ئیمامی عومەر پیاوێک بوو بەڕاستی فعلا شایستەی ئەوە بکە ئەو خلافە گەورە ئەو ئەرکە گەورە هەڵبگرێت و کەسایەتیەکی نزیک بێ لە پێیانبەری خوا صلی الله علیه و سلم چونکە عەقڵێکی زۆر گەورەی هەبووە یعنی زۆر خەمخۆری ئەو ئومەتە بووە ئەوە بوو یەکێک لەوانەی کە شەهید بوو زەیدی کوڕی خەتاب بوو برای ئیمامی عومەر خوا لێ رازی بێ و سالیمی کوڕی معقەل کە مەولای ئەبی حودەیفە بوو ئەوانە لە دیارترین حفازەکانی قورئان بوون لەو سەردەمیدا ئەوە بوو هاتە لای ئیمامی ئەوبەکر و خوای لێ رازی بێ فەرمووی ئەو جەنگا وای لێ کردین کە زۆر لە سەرمان وەستا یعنی خەڵکێکی زۆر سەحابیەکی زۆری لێ لەناو بردین شەهید بوون بۆیە من دەترسێم یعنی بەڕاستی لە شوێنەکانی دیکەشدا کە ئەسحاب خوایان لێ رازی بێ پەرت و بڵاو بووینە یعنی ئەو جەنگ و ئەو ئەحداثانەی کە ڕوبەڕوومانە بنەوە زۆرێک لە حوفاظی قورئان شەهید بن و لەناو بچن و ببێتە مای ئەوەی کە یعنی ئەو بابەتە لە دەست بچیتن مەسەلەی ئاگاداربوون لە قورئان و حوفاظە بەناوبانگەکانی سەردەمی پێیانبەری خوا صلی الله علیه وسلم جا ئیمامی ئەبوبەکر خوای لێ رازی بێت طبعا سەرەتا زۆر لەسەری قڕز بوو وەرگرتنی ئەو قسەیە تا ئیمامی عومەر خوای لێ رازی بێ قەناعەتی پێهینا بەو بابەتە جا لێرانەدا کەیفیەت جەمعی القورئان ئیمامی بوخاری ئەجێڕیتەوە لە محەممەدی کوڕی شیهابی زوهری کە زەیدی کوڕی ثابت ئەجێڕیتەوە فەرمێ ئیمامی ئەبوبەکر خوای لێ رازی بێ لە دوای جەنگی یەمامە لە دوای ناردم کاتێک کە چووم ئیمامی عومەری لەلا دانیشت بوو لە لای ئیمامی ئەبوبەکر خوایان لێ رازی بێتن ئیمامی ئەبوبەکر فەرمووی ئیمامی عومەر ئەوا دەڵێتن بەڕاستی کە ئەو جەنگ و ئەو وەزعی کە بەسەرمان داهات لە شەڕی هەڵگەڕاوەکان لە یەمامە حافظ قورئانێکی زۆری ینی لێ شەهید کردین و سەروەتێکی زۆرمان لە دەست چوو لە ڕووی مرۆییەوە با بڵێن بۆیە دەترسین لە شوێنەکان دیکەش تووشی ئەو حاڵەتە بین بۆیە دەبینم کەوا هەڵبستین بە کۆکردنەوەی قورئان ئەوە ئیمامی ئەوبەکر ئەو قسانەی ئیمامی عومەر لە بۆ زەید ئەجێڕیتەوە جا ئەفەرمێت ئیمامی ئەوبەکر فەرمووی یعنی کاتێک کەوا ئیمامی عومەر پێی فەرموو گوتی چۆن شتێک بکەین کەوا پێیانبەری خوا صلی الله علیه وسلم نەیکردیە ئیمامی عومەریش فەرمووی واللهی خەیر ئەو کارە کارێکی باشە ئەفەرمێ بە بەردەوامی ئیمامی عومەر دەچووە خزمەت ئیمامی ئەوبەکر و پێی دەگوت تا خوای گەورە شەرحی دڵی ئیمامی ئەوبەکری کرد دڵی هێنا سەر ئەوەی کەوا ئەو ئیرشاد و ئەو ڕێنوێنی کە ئیمامی عومەر لە دڵسۆزی و لە خزمەت لە بۆ قورئان و لە بۆ ئەو ئومەتە لە بۆ ئیمامی ئەبوبەکری تەڕح کرد خستیە بەردەستی کە ئەویش دڵی بێتە سەر جا ئەفەرمێت ئیمامی ئەوبەکر بە منی گوت زەید دەفەرمێتەوە ئەو ڕووداوە چی ئەجێڕیتەوە زەیدی کوڕی ثابت ئەفەرمێ گوتی ئینەکە ڕەجوڵ شاب بەڵێ إنك رجل شاب عاقل لا نتهمك وقد كنت تكتب الوحي لرسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ بە منی گوت تۆ پیاوێکی گەنجی عاقڵ و ژیری ئەمە هیچ توهمەیەکمان دەربارەی تۆ نییە تۆ لە سەردەمی پێیانبەری خوا صلی الله عليه وسلم وحی دەنووسیەوە کە باسمان کرد تەنانەت زەید جیرانی پێیانبەری خوا بووە صلی الله عليه وسلم خەڵکی مەدینەیە تەمان کە ناوی زەید دێ زۆر جار ئەکری ئەمە دوو زەیدمان لێ تێکەڵاو بن زەیدی کوڕی حارثە زەیدی کوڕی ثابت بەڵام زەیدی کوڕی حارثە هەر لە سەردەمی پێیانبەری خوا صلی الله عليه وسلم شەهید بوو لە جەنگی مؤتە پێیانبەری خوا صلی الله عليه وسلم هەوو بوو کەسێ کەسی ڕاستپاردن یەکێک لەوانە
کە سەرپەرشتی ئەو جەنگە بکەن زەیدی کوڕی حارثە بوو کە ئوسامە کوڕی ئەوە بەڵام زەیدی کوڕی ثابت گەنج بووە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و کاتیبی وحیش بووە و جیرانی پێغەمبەریش بووە صلی الله عليه وسلم طبعا هەر یەکەی فەخرێکیان هەیە بەڵام مەبەستم لۆ تێکەڵاوکردن کە ئینسان کە وشەی زەیدێ مەبەست پێ زەیدی کوڕی ثابتە لە بابەتی قورئان و کۆکردنەوە جا فەرمێ گوتی بە دوای قورئان دابچوو کۆی بکەوە جا زەید فەرمێ گوتم سوێن بەخوا ئەگەر یعنی تەکلیفم لێ بکەن چیایەک بەمە سەر چیایەک لە لام ئاسانترە لەوەی کەوە ئەو کردارەم ئەو ئیشە قورسەم پێ ئەسپێرن کە کۆکردنەوەی قورئانە چۆن ئێوە کارێک دەکەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی هەڵنەستاوە طبعا ئەوان زۆر لەوەی ئەترسان کە شتێک بکەن خوا نەخواسا ببێتە بیدعە جا ئیمامی ئەبوبەکر هەمان قسەی ئیمامی عومەر دووبارە کاتەوە فەرمێ واللهی خەیر ئەو کارێکە تۆ پێی هەڵەستی خێر و بەرەکەتی تێدایە مایی خێر و بەرەکەتە لە بۆ ئەو ئومەتە جا فەرمێ ئەویش بە هەمان شێوە ئیمامی ئەبوبەکر خوای لێ ڕازی بێ نەسیحەتی کردم و ڕێنوێنی کردم تا خوای گەورە شەرحی دڵی منیشی کرد کە بێمە سەر ڕەئی ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر خوای لێ ڕازی بێ جا لێرانە قسەیەکی دیکە هەندێک لە عولەمای ینی معاصرین ئەو کتابم لە ینی ئەو قسەیەم لە کتابی عولەمای معاصر دیتیە دەفەرمون هۆکارێکی دیکە کە ئیمامی ئەبوبەکر جگە لەوەی کە وەکو بیدعا دەیهاتە بەرچاو دەترسا لەوەی ئەگەر قورئان لە دووتوێی دوو جڵددا ینی وەکو مجەڵەدێک کۆکاتەوە خەڵک وەک بڵێن پشت کاتە حیفظ بڵێن وەڵاوە قورئان وجودی هەیە و يعني المكتوب في السطور لا يحتاج إلى الحفظ إلى الصدور مثلا يعني أو كأنما بيسي بيناكر بويا الله إمام بكر أو ما ترسيش إلى ناخي داهبو نيويز بنيوسي توالوي ك يعني أصحاب وتابعين كالدواي بيامة صلى الله عليه وسلم أواني هاتنا أو إسلام كصحابة عندي يعني دسيان شلنكن لا حفظ كردن أو أبو كاركة أليانا دستي بيكر ك زەید پێ هەستا زەید خوای ڕازی بێتن کە پێ هەستا هەموو ئەو پارچانەی کە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەبوون کۆی کردنەوە و لەگەڵ ئەوەی کە لە سینەی ئەسحابدایە خوای لێ ڕازی بێتن تا ئەو ئاەتە لە کۆتایی سوورەی تەوبە تەمان ئاەتی پێش کۆتایی کە خوای پەروەردگار فەرمێ لەقەد جاءەکم ڕەسوول من ئەنفوسیکم عەزیز عەلەیه ما عنیتم کە لەلای خوزەیمەی کوڕی ثابتی ئەنساری بوو دیارە بەس ئەو نووسیبیەوە مەبەست لێرەدا ئەوەیە یعنی بە گوێرەی ڕیوایەتەکان بۆیە زەید یعنی کە دەیویست یعنی شاهێدی هەبیتن بەڵێ شاهێدیەکە چ بوو لە سینەدا هەبوو ئەسحاب لەبەریان بوو بەڵام بەس خوزەیمە بە نووسینەوە نووسیبیەوە دوایە لە کۆتایی سوورەی بەراءە یاخود تەوبەی ثابت کرد جا ئەوە بوو صحوف نووسرانەوە يعني أو صحفك أو كاتي صحفي بي أقوترا يعني أو مصحفي لسردين إمامي أو بكر كنسراوة هموي حتى إمامي أو بكر وفاتي كل لاي أو ماوا دواي درا إمامي عمر خوالي رازي به ودواي إمامي عمريش للاي حفصي كتي إمامي عمر كدايتي إيمان دارانا ماوا حتى سردمي إمامي عثمان خوالي رازي بيتن ئەو کۆکردنەوەیە کە کرا ئایا یعنی هەمووی کۆکراوە و لە دوای ینی کە ئیمامی ئەبوبەکر پێی هەستا فعلا هەموو خرانا و دوو مجەڵەد ئیمامی علی خوای لێ ڕازی بی شاهدی ئەدا فەرمێ رحمة الله على أبي بكر كان أول من جمع القرآن بين لوحين يعني هەموو کۆکراوە کە ئیمامی علی یەکێکە لە صحابة دياركان خويل رازي بيتن أو شاهدية لو أداة وإمامي طبريش نقلكات إن أبا بكر أول من ورث الكلالة وجمع المصحف يعني بهمان شيوا شاهدية أداة كإمامي أبو بكر يكم كسا كقرآني لدوتوي مجلد يكدا كوكر دو همو 6236 آياتي خستنا مجلدك نانا لسردمي ويدا أنا ما بس ما كير شيء راسبار زيد بلام استباسكين التدقيق في جمع القرآن زيد بتني بيهستا نخير زيد بيها النصا بتني
دواتریش کە دێت ئەو باسە زیاتر باسێکاتن فەرمێت ئەوانەی کە بە دوودا چوینە زەید بە تەنێ پێ هەڵنەستا ئەو ئەرکە قورسە هەڵبگرێتن کە ئیمامی ئەوبەکر پێی ڕاستبارد بەڵکو زەید بە فەرمانی ئیمامی ئەوبەکر دانیشت لەسەر دەرگەی مزگەوت بانگیە کرد چێ قورئانی لەلایە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نووسیتەوە لەسەر هەر پارچە شتێک جا لەسەر لەوحات نووسرایتەوە بڵێن لەسەر کەڵی دارخورما و لەسەر ئێسک و لەسەر پێستە و لەسەر هەموو ئەو بابەتانەی کە نووسرابوونەوە و وەریشی ناگرت تا دوو کەس شاهێدیان لۆ نەداتن کەوا ئەو قورئانە فعلا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەریگرتیە يعني ما بس للشاهد كان سيا إنما كان قصهم أن ينقلوا من عين المكتوب بين يدي النبي صلى الله عليه وسلم ولم يكتبوا من حفظهم نك لو خوان نسيبي توا دبي لخزمت بيامري خوا صلى الله عليه وسلم واتلها مكسش ورناجيرا كاتك كوائي زيد بفرماني إمام بكر نسيوا يعني شاهدي دبوا بيدرا بايك أو كسل بيامري خوا صلى الله عليه وسلم وري قرتيا دقيني دواتر طبعا تسار كسن بل روي أن أبا بكر الصديق طلب من عمر بن الخطاب وزيد بل إمام عمر وزيد لا بلام تسيا زيد زياتر كبأرككي هستاوى لا درجي مزقوت راوستاون طبعا إمام عمر زور لو بابتا ولا حديث يجزا زور متشدد ولا ورقرتون ونسينوي لدواي ككو أكريتوا جاء أو بابتات طبعا تشتي بيكينا دو حقيقتهن يشيان أويا كزيد خالي رازي به إن عمل زيد رضي الله في جمع القرآن لم يكن كتابة مبتدأة ولكن إعادة لمكتوب يعني ونبي زيد يكم كسب كوا أو نسيوا بلكو دوبارا نسينا وبوا لو لبروي همول السردين بيامبري خوا صلى الله عليه وسلم نسرابوا بلكو كاري زيد بدواداتوني أو رقع أو بارتانة بوا كبارتة بلين لاي أصحاب هيان بوا كوي كرنوا لدوتوي مجلد يقدا يعني همو كاركا أو بوا كمترسيل ناوتسون همكو شهيدبوني أصحاب خوان اللي رازي بيه كلا سينيان دايو شهيد ابن هم بتلفتوني أو بارتاني كلا لاي أصحابون أو يك دواية أو كاري كزيد بياستا تنها بتني نبو چوكا عملية شي جماعي بو بلام زيد برپرسي أو كاربو برپرس بو زادين يعني باسا كين كأو كارا چي لقلي دابون استادين لقيني وأو كارش تقريبا نزيكي صالي شي خايان نزيكي صالي شي خايان لباش زنجي يماما شري هالقراوة كان لصالي تسان رويدا لكوتاي لمانگەکانی کۆتایی ساڵی یازدەی کۆچی پێش وفاتی ئیمامی بەکر خوای لێ رازی بێتن کە كانت في جماد بڵێن لە ساڵی سێزدەی کۆچی يعني ئەوە ولا شك يعني زاد فەرمێتێ گومان نییە کەوا جەمعی قورئان پێشی وفاتی ئیمامی بەکر بە مودەیەک تەواو بوو و ئەو مصحفەش لە لای ئیمامی بەکر دانرا وەکو تازە باسمان کرد دوایە دەدرێتە ئیمامی عومەر و دوایە لە لای حەفسە دەبیتن هەتا سەردەمی ئیمامی عوسمان بۆیە یەکێک لەو کارە چاک و پاکانەی لەو کارە شکۆ مەند و بەرزانەی کە پێی هەستا ئیمامی بەکر لە سەردەمی خۆی کۆکردنەوەی قورئان بوو و بە هەمان شێوە جەنجی هەڵگەڕاوەکانی چووکە ئەمە هەرچەندە ناچینە ناو بابەتە ئیمامی ئەوبەکر لەوێن دەر چۆن ئێستا ئیمامی عومەر ئەوەندە بڵێن سوور بوو لەسەرەوەی کۆ بکرێتەوە ئیمامی ئەوبەکریش لە جەنجی هەڵگەڕاوەکان تقریبا بەتەنێ بوو کە دەیفەرموو دەبێ جەنجیان لەگەڵ بکەین ئومەت بەلایەک ئیمامی ئەوبەکر وەکو خەلیفە بەلایەک فعلا قسەی ویش سەرکەت بەڵام بە حەقەت سەحابیەکی زۆری شەهید بوون حتى وازام حديقة الموت يعني يكي لو مشهداني كلو كاتي لو زنجيرو أداتن جاء أبو إمام علي درباري فرميتن باشترين ياخد تاكترين كس لباداش درباري قرآن إمامي أبو بكر لبروية كم كسا كقرآني كوكر دوا لناو
دووتوێی بەرگێکدا لەما بینی دوو لەو حەدا کە قورئانی کۆ کردەوە وەکو ڕیوایەتەکەی دیکەشمان هێناوە لە جاری پێشتر ئەوە ئیمامی بەکر بە کورتی پوختی تەمان لێرانە بە کورتی ماوەسا باسەکاتن کە بەو کاری هەستە دوایە دین بابەتێکی دیکە تەوحید المەصاحف ئەو کاری کە ئیمامی ئەبوو بەکر پێی هەستا ئیمامی ئەو بەکر بڕیاری دەرنەکرد بەوەی کەوا بۆ نمونە ئەو پارچانەی کە لە لای ئەسحاب بوون کۆتاییان پێبێت و ئەو مصحفەی ئیمام ببێتە مصحفێک و مەصدەرێکی سەرەکی لە بۆ هەموو ئەسحاب یعنی بەگوێرەی ئەو عەمەلی کە دوای ئیمامی عوسمان پێی هەڵەستیتن پارچەکان لە لای ئەسحاب ماون بۆیە لێران دەفەرمێتی تەوحید المەصاحف یعنی مەصاحفەکان زۆر بوون چی پارچەکان لە لای ئەسحاب و قیراءەتیش اختلافی هەبوو بەڵام لە سەردەمی ئیمامی عوسمان کاتێک کەوا ئیمامی عوسمان بڵێن بڕیاری دا جا پێشتر بڵێن لێرانە باسی بابەتێک کاتن کە لە سەردەمی ئیمامی عومەر کاتێک کە دەوڵەت بەرفراوانە بیتن کاتێک کە دەوڵەت بەرفراوانە بیتن ئیمامی عومەر هەر شوێنێک کە فەتح کاتن بە تایبەت ئەو شارە گەورانەی کە مەرکەزی ڕئیسین لە عێراق و لە شام و ئەوانە کۆمەڵە سەحابەیەک دەنێری خۆیان لێ ڕازی بێتن کەوا فێری قورئانیان کاتن ئەو خەڵکی کەوا دێنە ناو ئیسلام و موسڵمانە بن ئەوە بوو لە بۆ کوفەی عەبدوڵای کوڕی مەسعود نار لە بۆ بەسڕەی ئەبوو موسای ئەشعەری نار لە بۆ شام لەسەر تەڵەبی یەزیدی کوڕی ئەبوو سوفیان چەند سەحابەیەکی ناردن ئەبوو دەردای نار معادی کوڕی جەبەلی نار عوبادەی کوڕی سامتی نار ئەوانە علەمای ئەسحاب بوون خۆیان لێ ڕازی بێتن ئیتر ئەو سەحابانە کە چوون لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە اختلافی قراءەت هەبووە کە دین باسی ئەو بابەتەش دەیگەینێ یعنی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن هذا القرآن أنزل على 7 أحرف فاقرؤوا ما تيسر منه كلا لا برا 132 يعني 132 133 134 لين در باسكاتن اختلاف قراءات بوه كارك لسردمي إمامي عثمان كوا أو جارك قرآنك موحد بكريت لتن مصحفي كو بكريتوا أو بقاي كوا للاي أصحاب ماون كوتايان بيبيتن و يعني توحيد يكلا مصحف للاي مسلمانان پیدا بيتن جاء أو أبو كاتك كوا كوا مصحفيان ورقت بلين لا كوفة لسر قراءة عبد الله كوري مسعود يعني نوسي لدمشق لسر قراءة أبو درداء يعني نوسي لباقي شاركان ديكش أو اختلافا وارد بو هو كارك لويكا براستي چێشکەیەک لە نێو مسلمانان لەو ڕادیاییەی لە خوێندنەوە پەیدا ببێتن کە ئەو ڕادیاییە پەیدا بوو ئەوە بوو حودەیفەی کوڕی یەمان هاتە خزمەت ئیمامی عوسمان کە لەگەڵ ئەهلی شام دەجەنگا لە ئەرمینیا و لە ئازەربایجان لەگەڵ ئەهلی عێراق و ئەوانە هاتە خزمەت ئیمامی عوسمان پێی گۆ بگە ئەو ئومەتە خەریکە ئیختلافیان لێ پەیدا بێ لە خوێندنەوەی قورئان وەکو ئیختلافی یەهود و نەسارا ئەوە بوو ئیمامی عوسمان ناردی بە دوای ئەو مصحفەی سەردەمی ئیمامی ئەبوو بەکر کە نووسرابەوە فەرمووی بە ینی بیهینە لاو ئەوە بوو کە حەفسەش ناری لۆ ئیمامی عوسمان جا ئەمری کرد بە زەیدی کوڕی ثابت بە عەبدوڵڵای کوڕی زوبێر بسعيدي كري عاص بعبد الرحمن كري حارثي كري هشام كأو مصحفي لسردمي إمامي أبو بكر نسرابوا تنسخيه شي لي بنسنوا وإمام عثمان فرموي بو يعني برزانة بو شوارانا فرموي هركاتك إيوا كسيان قريشيبون عبد الله كري زبير أو ديار كنوي إمامي أبو بكر بو كري زبير كري عام سعيد كري عاص وعبد الرحمن كري حارث أو أنا قريش بون زيد وكباس مانكر خلشي مدينة وأنصارية فرمي أجر اختلاف عن اللي بيدابو إيه ولا قال زيد أو بلسان قريش بن سنوال لبر أو القرآن با
لەهجەی قوڕەیش دابەزیوە. یعنی تەنانەت ئەگەر لەو مصحەفەی کە سەردەمی ئیمامی ئەوبەکر ئەگەر هەر ئیشکالێک پەیدا ببێتن لە ڕووی خوێندنەوە قیڕائەتەوە بگەڕێنەوە سەر لیسان و لەهجەی قوڕەیش. تا ئەوە بوو چەند مصحەفێکیان نووسینەوە، دوای ئیمامی عوثمان مصحەفەکەی ناردەوە لە بۆ حەفسە و فەرمانی کرد ئەو بەقایی کە مابوو لە لای ئەسحاب هەمووی بسووتێنرێتن. بۆیە ئەوە کوفتوایەک لە سەردەمی ئیمامی عوثمان کە دراوە، ئێستاش ئەگەر بێت و پارچەیەک لە قورئان و لەو وەرەقانەی کە یعنی کەلچی لێ نابین یاخود دڕاوە دەتوانرێت بسووتێنرێت و مشکەکەی یاخود خۆڵەمێشەکەی ژێرگڵ بخرێتن نەخرێتە بەرپێ. جا لێرانە باسی ئەوەیە کاتن ئەو ڕیوایەتانە ئەو سەبەب و هۆکارەی کەوا وای کرد کە ئیمامی عوثمان مصحەفەکان بکاتە چەندانەیەک و تەوحیدی مەصاحف کات و لە بۆ شارەکان بنێریتن، ئەو ئیختلافە بوو کە لە قیڕائات هەبوو ویستی تەوحیدێک پەیدا بکات و قورئان کۆ بکاتەوە. و ئەو مەزدەڕەی کە پشتی پێبەست هەر ئەوە بوو کە لە سەردەمی ئیمامی ئەوبەکردا نووسرابووە، کە ئەوەش بۆ هۆکارێک لە کۆتایی پێهێنان بە خلاف لە نێو ئەسحاب و غەیری ئەسحاب، ئەوانەی کە لە سەحابەکانیان وەرەگرت لە شام و لە عێراق و لەوانە، وەکو باسمان کرد لە بەسڕەکە ئەبوو موسای ئەشعەری لێ بوو، لە کوفە عەبدوڵڵای کوڕی مەسعودی لێ بوو، لە شام ئەبوو دەرداء و بڵێن عودەیفەی ئەوە معادی کوڕی جەبەل و ئەوانەی لێ بوو، بادەی کوڕی سامتی لێ بوو، ئەو قیڕائانەی کە تابعینیش وەریانگر بوو کە تەوحیدێک پەیدا بیتن و قورئانیش بە لۆغەیەک بنووسێتەوە کە لۆغەی قوڕەیشە، لۆی موافقەی ڕسمی نووسینی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم و سوتاندنی هەموو ئەو زیادانەی کە هەش بوون وەکو باسمان کرد. ئەوانە هۆکارەکان بوون. جا لێرانە باسی ئەو بەڕێزانە ئەکاتن ئەو چارانی کە باسمان کردن، زەید و عەبدوڵای کوڕی زوبەیر و سەعیدی کوڕی عاص و ئەو بەڕێزەی دیکە کە عەبدوڕحمانی کوڕی حارث بوون. ئەوانە ئەو چوار کەسانە یعنی کەسانی زۆر گەنج و بەتاقەت بوون کە ئیمام هەڵی بژاردن. تەمەن لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر کە زەید بوو زیاتر، بەڵام لە سەردەمی ئیمامی عوثمان ئەو سێیانەشی وەگەڵ هێخستن. زەید ئەڵێ کاتێکەوە پێیانبەری خوا صلی الله علیه وسلم گەیشتە مەدینە تەمەنی 11 ساڵ بوو، یعنی کاتێکەوە ئەو ئەرکەی پێ ئەسپێردێتن تەمەنی هەڕەتی گەنجیتی. و ئەو بەڕێزانەی کە لەگەڵیشی دابوون، عەبدوڵای کوڕی زوبێر لە ساڵی یەکەمی هیجری لەدایکە بێتن، حتا وەڵامدانەوەیەکی جوولەکەیە کە دەیانگۆ وەجاخ شوێرن ئەسحاب خوانی ڕازی، بابەتێکی لە سیرەدا هەیە گەر بتان خوێنبیتەوە. تەمەن عەبدوڵای کوڕی زوێر پیاوێکی زۆر گەورە بوو، هەندێک بە خەلیفەی پێنجەمی لە قەڵەم ئەدەن، چونکە خلافەی لە ناو مەککە ڕاگەیان. سەعیدی کوڕی عاص ئەویش عینی لە ساڵی هیجرەتی پێیانبەری خوا صلی الله علیه وسلم لەدایک بوو، کەواتەویش زۆر گەنج بووە، لە سەردەمی ئیمامی عوثمان 26 ساڵ بووە. عەبدوڕحمانی کوڕی حارث ئەویش تەمەنی کاتێکەوە پێیانبەری خوا صلی الله علیه وسلم وەفاتە کاتن تقریبا 10 ساڵان بووە، ئەویش هەر یعنی 20 قسوور ساڵ بووە. هەموو ئەوانە لە تەمەنێکی پڕ گەنجی و هێز و توانادا بووینە کە ئەو کاریان پێ سپێردراوە، بۆیە کارەکە زۆر قڕز بووە، بەڵام بە کەسی شایستە سپێردراوە بۆی بەو ئەرکە هەڵبستن. جا ئەوە بوو لە سەردەمی ئیمامی عوثمان ئەو قورئانە کۆکرانەوە و خرانە یعنی دووتوێی مصحەفێکی موحەد و چەند نوسخەیەکیان لەبەر نووسراوە کە زۆرتر ئەو ڕیوایەتە باوە کە 7 نوسخە نووسرانەوە، دانەیەکیان لە مەدینی هێشتراوە، ئەوەی تریان دانەیەک لە بۆ مەککە، یەکیان لە بۆ شام، یەکیان لە بۆ یەمەن، یەکیان لە بۆ بەحرەین، یەکیان لە بۆ بەسڕە، یەکیان لە بۆ کوفە نێردرا. واتە ئەمەی عێراقی دوو دانەمان وەبەرکەتن. بەڕاستی عێراق پشکێکی زۆری لە قورئان وەبەرکەتیە، حتا لە قوڕای سەبعە چەندیان عێراقین؟ چواریان عێراقین. هەرچەند ئیبن موجاهید بەخۆی بەغدادی بووە، چونکە ئەو قسە شەیە دەگەینێ، بەڵام بە هەر حاڵ ینی
مەکە و مەدینە شام هەریەکەیەکیان بەرکەتی عێراق چواریوە بەرکەتی کەواتە ومێدمان وایە ئینشاءڵڵا ئەوەش هەمووی بەرەکەتێک بیتن بەنسبەت عێراق و ئەمەشە لەسەر عێراق حسابین بە بڕیاری سیاسی و کۆمەڵایەتی. جا ئەفەرمێت ڕیوایەتەکان یعنی تحدیدیان نەکردیە، بەڵام عولەما دەڵێن ئەو کارە لە کەنجین کرا کەوا ئیمامی عوسمان بەو کارە هەستا لە ساڵی یعنی ئەوەی گوتمان لە ساڵی تقریبان کە ئیمامی ئەوبەکر لە ساڵی 11 و 12 کۆچی کە پێ هەستاوە ئیمامی ئەبوبەکر لە سەردەمی خۆی کە مصحفی نووسیەوە. ئەوەی ئیمامی عوسمان لە ساڵی 25 هیجری لۆ دەیجێڕنەوە سەر ئەو ڕیوایەتی کە گوتمان حودەیفەی کوڕیەمان کە هاتەوە فەرمووی ئەی خەلیفەی ئیمانداران کە بە ئیمامی عوسمانی فەرمووی بگە و ئومەتە خەریکە اختلافیان لێ پەیدا بێت چ جەنگێک ڕووی داوە شەڕی ئێرمینیا و ئازەربایجانەوە. ئەوە لە ساڵی چەند بووە؟ لە ساڵی 25 هیجری بووە. ئەو مصحفە وەکو باسمان کرد کاتێکەوە نووسراوە یعنی تەدقیق کراوە زۆر سەرپەرشتی کراوە. تەنانەت ئیمامی عوسمان وەکو خەلیفە سەرپەرشتی بابەتەکەی کردیە وەکو باسمان کرد کە ئیمامی عوسمان فەرمووی بەو سێیانە لەگەڵ زەید کە سێیان خەڵکی مەکە بوون مهاجیر بوون یەکیان ئەنسار بوو کە زەیدا فەرمووی ئەگەر ئیختلافتان لێ پەیدا بوو بە لیسانی قوڕیش بنووسن. ئەوە بوو کاتێکەوە ڕۆژێکیان ئیختلافیان لە وشەی تابوت لێ پەیدا ئەبێ ئایا بە تائی کراوە تەویلە بنووسن یان بە تائی مدەوەرە نقطە لەسەر ئەو پێنجەی نقطە لەسەرە. قوڕیشەکان دەیانگۆ بە تائی کراوە زەیدیش دەیگۆ بە تائی مدەوەرە. ئەوە بوو نیزاعەکە یاخود ئەو کێشەیە بەرز بۆ لۆلای لۆ خزمەت ئیمامی عوسمان. ئیمامی عوسمان فەرمووی بە تائی کراوە بنووسن بە تائی درێژ لەبەرەوەی بە لیسانی قوڕیش بە زمانی قوڕیش قورئان دابەزیوە بۆیە تابوت بەو شێوازە نووسراوە. کەواتە یعنی بەڕاستی تەدقیقێکی زۆر و بەحثێکی زۆر کراوە لە نووسینەوەی قورئان هەر هاکەزایی نەبووە تەنها چۆنیان حیفز کردیە یاخود بڵێن وەڵا وەکو باسمان کرد چەند کەسێک خوێندەوار بوون و چەند کەسێک نووسەر بوونە نە هەمووی چۆن بووە هەمووی بە بڕیارێکی زۆر کۆنکریتی لۆ دابەزینی قورئان چۆن بوو و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن فەرمانی کردیە بە کوتابی وحی بەو شێوازە چونکە دەڵێ زەید لە لای خۆی بەو شێوازە نووسی بوو بەڵام ئیمامی عوسمان حەلی نیزاعەکەی کرد و حەسمی کرد. حتا جاری وە هەبووە کاتێکەوە کێشەیەکیان لێ پەیدا بووە شوێنەکەیان بە چۆڵی هێشتیتەوە یعنی ئەگەر یەکسەر ڕەفعی نیزاعیان نەکرد بێتن لە بۆ خزمەت ئیمامی عوسمان تا پرسیاریان کردیە چۆن لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەرگیراوە. جار وە هەبووە کەسێکەوە عیلمەکەی لەلا بووە غائب بووە لە دووری مەدینە بووە لە دویان ناردیان هەتا هاتیتەوە ئەو جارەکە نووسیتیانەوە یعنی هەروە بڵێن وەڵاهی قەیدی ناکا لێرە نییە دەبا کەلەنەکە ئەو ئاەتە ئەو وشەیە چۆن نووسراوە دێ قەیدی ناکا خۆ بە هەردوو لەهجە هەر بەو شێوازە دەخوێندێتەوە نەخێر چۆنە وە بۆیە ڕاوەستاون هەتا ئەو سەحابە بەڕێزە گەڕایتەوە و ئەو جاکە کێشەکەیان چارەسەر کردیە. حتا بۆ نمونە لە ڕیوایەتێکدا هاتیە کە هانی بەربەری کە خزمەتکاری ئیمامی عوسمان بووە دەجێڕیتەوە دەڵێ ئەمن لەکن ئەمن ڕەسوول و ینی نوێنەری ئیمامی عوسمان بووم لە مابەینی ئیمامی عوسمان و زەیدی کوڕی ثابت. زەید گوتی لێی پرسە لە ئیمامی عوسمان لەم یەتەسەنە کە ئاەتی 259 سوورەی بەقەڕەیە ئایا ئەهەکەی تێدایە یان نا لەم یەتەسەنە بە فەتحەیە یان بە ئەها. ئیمامی عوسمان فەرمووی ئەهیشی پێوەیە ئەهەکەی سابتکەن یعنی حتا بەو شێوازە کە تەدقیقیان کردیە. جا ڕیوایەتێکی دیکەش دەینەوە عینی لەسەر لەم یەتەسەنە و لەسەر لا تەبدیلە لخەلق الله یان فمهل الكافرین دیارە بەو شێوازە لا تەبدیلە للخەلق یان فأمهل الكافرين بوي همزة كان لا داوى كريتيانا فمهل الكافرين لا تبديل لخلق الله لا مكان لا داوى شون لم يتسنش ها أكيان تثبيت كدوة واتهموا أبو شوازة أو تدقيق كراوة. جاء قاضي أبو بكر باقلاني
أفرمي وجميع القرآن الذي أنزله الله تعالى وأمر بإثباته ولم ينسخ ولا رفع تلاوته هو الذي بين لوحين الذي حواه مصحف عثمان رضي الله عنه لم ينقص منه شيء ولا زيد فيه شيء نقله الخلف عن السلف. أفرمي همو أو قرآني كخواي جورا نازلي كردوا كإثباتي كرديا ونسخي نكرديا شو كبابتي نسخش بابتي شي برفراوانا أويك لحكم لتلاوة أويك لحكم أوي حكم كنما أو تلاوة كيما وهم أو بابتانا كلا نسخ باسكات فرمي كنسخ نبوة يعني لروي تلاوة لروي نوسينوا وتلاوة كيما هموي أوي كلمة بين دو لوحين داية وكو أو قرآن بيروزا كمصحف إمام عثمان بخوي وقرتيو ثابتة هيتي لي نقص نبوة وهيتي لي زياد نبوة خلف لسلف يعني جرايته وحتى دقات أصحاب لبيامري خواه صلى الله عليه وسلم ورقرتيا بابتي شريكا كتأليف قرآن. طبعا تأليف وشي تأليف أمواتي قيشين نوسين بلام ليرانا نوسين مواتا ما بس ليرادا كوكرنوا جمع تأليف يعني اسامة دلان مؤلفة يعني نوسرة قرآن خواهي پروردگار كلامي أو صفتي أو كس نوسرينية كما دلان كتابي وحش يعني تسي لخزمت بيانبري خواهي صلى الله عليه وسلم لزاري ويان ورقتي ونوسيتانا وأجينان نوسر بوماناي أو كتاب النوسري هبي كقرآن بيروز النوسرينية صفتي خواهي كلامي خواهي قرآن مخلوق نية زعما بس ليردا كوكرنوية أو تأليف كوكرنوي قرآن سيكاري جرينجي هنا ترتيب آيات للسور أو آيات أنا بون من هر سورة كوا 286 200 هم أو أنا تاد سين قصار السور وتاد قاتت سن آياتك ياخذ ترتيب سور لمصحف أو ترتيبك سطو شوارد سورة الفاتحة حتى ناس يعني ترتيب قرآن حسب النزول أوش يعني كبابتك حتى مفسرين هي تبوش وازة تفسيري كرديا جاي كم بابت ترتيب آية لا ترتيب آيات لنا سورة كاندا أو ترتيبة شون لا إتقان إمام سوتي دهاتيا أفرمي الإجماع والنصوص المتراتبة على أن ترتيب الآيات توقيفي أو ترتيب آيات يكل دوايكا كإسامة خوينين توقيفية للاين خواوية بفرماني خواي پروردگار كبا پیامبر گیندراوا صلى الله عليه وسلم و پیامبر صلى الله عليه وسلم بأصحابي گیاندوا كنوسيتيانوا بيتسندوتونو باجتهاد بلكو توقيفيو للاين خواوية هي شبيت دانية أو إجماعش نقلي كرديو إمام زركشي وأبو جعفري كري زبير لمناسباتك البرهان في تناسب السور القرآن أوانيان نقل كردوا يعني قماني تيدانية و لير أنا الروايات يديني توكا عبد الله كري عباس لإمام عثمان أجاريته وخوان لرازي به كبيانبري خوا صلى الله عليه وسلم أركاتك كوا قرآني بسردا نازل أبو كتن آيات يقبون بانجي كاتب كاني وحي أكرد كدي فرمو أو سورة لفلانش وين دابنين أو آية لفلانش وين دابنين واتا بفرماني بيانبر صلى الله عليه وسلم كأو رواية أهل السنن جرايتيانا وإمامي حاكم جرايتيا ولا لسر شرطي صحيحين إمامي سيوتي لإتقاني داهنا بوشي وازب ويعني توقيفية وهيز قماني تيدانية وبلغيك لو أو بابتا قراءة بيانبري خواب صلى الله عليه وسلم لبو أو قرآني كخوينديتي أصحاب جيان ليبوا لنا نويج ولا خارجي نويج دا كاتك كخوينديتي بوشي وازي لدواي يكتي دابوا يعني كأصحاب جيان ليبوا وبيانبري خواب صلى الله عليه وسلم كقرآني خوينديا كواتا أوش بلغيك لسر أو ترتيبي آيات باسي آياتك يعني كبيانبري خواه صلى الله عليه وسلم بون من السورة بقرة خوينيا أو ترتيبي كي إستاك لآيات هي كمرا ألف لام ميم دس بيكاتو آياتك هاني دوايوي كديتن بوش شوازج أصحاب جوان ليبوا جا غيري بقرة آل عمران نساء أتا كوتاي كواتا أو بلغية كمتواترة يعني كأصحاب جوان ليبوا السلف لدواي يعني خلف لدواي وان حموي كهنايك
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنانەت نەهی کردیە کە لەوەی کە ئاەتەکان تێکەڵاو بکرێن. ڕیوایەتێک لێرانە واری دەکا بیلال ویستیتی ئەبە و شێوازە بکاتن، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی لێ کردیە. لە کاتێکدا بیلال بە شتێکی چاک ئەوەی کردیە، فەرموویکی ئەوە ئەخلیط الطیب بالطیب، یعنی چاکەیە لەگەڵ چاکە، یعنی شتی چاک و پاکە تێکیان هەڵەکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی لێ کردیە، پێی باش نەبووە. کەندێک جار ئەوەشە ناوە مەدار ڕۆداتن دەبینی لە مەجلیسێک لە مناسبەیەک، بەڵام ئیمە ینی جیاوازە والله ئاعلم، ینی دەبینی لە قورئان چەند ئاەتێک لە دوای یەکتی دەخوێن و وەرەقەی لەبەردەنێن و حاڵەتانش، بەس ئومێدمان وایە ئیمە وا نەبێ ئینشاءالله، چونکە ئەوە زیاتر لۆ ئەو کاتی بووە کە هێشتا قورئان نەنووسراوە. جا ئەسحاب کە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گویان لێبووە، گوتمان ئەوە دەبێتە بەڵگەیەک کە تەوقیفیە ئەو تەرتیبی ئايات لەناو سووەردا. و ئەسحاب کە لە پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم قورئان حفظ کردیە کە لێیان واریدە بە 3 ڕۆژ خوێندیتیان، بە 7 ڕۆژ خوێندیتیان، یعنی ئەمە کە باسمان کرد ئەو هەموو حفاظانە کە شەهیدە بن، ئەوانە کە دوایە زەید لیان وەرەگری لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر، دوایە لە سەردەمی ئیمامی عوسمان، کەواتە هیچ دوودڵیەک ناڵیتەوە لە چیان وەرگیتە؟ لە زاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کەواتە گومان نییە کە ئەو تەرتیبە تەوقیفیە. خاڵی دووەم تەرتیبی سووەر لە موسحەف، ئەو تەرتیبەی لە سوورەی فاتحە و بەقەرە هەتا دەگاتە فەلەق و ناس، ئەوەشیان بە هەمان شێوە کە لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر قورئان نووسرێتەوە بە منەظەمی و مڕەتەبی، هەمووی بەو شێوازە کە یعنی لە دوای ئەو کە دەنووسرێتەوە و دەی وای لێ دێتن لە موسحەفی گەورە و کچکە و هەموو بەو شێوازە، ئەوەش بەڵگەیەکە کە ئەسحاب ینی هیچ ڕیوایەتێکیان لێوارد نەبووە کە ئیختیلافیان لێ پەیدا بوو بێتن لە دەربارەی تەقدیم و تەخیری سووەر. تەنانەت ڕیوایەتێک هاتیە لەو بابەتەدا کە عەبدوڵای کوڕی عەباس خوای لێ ڕازی بێتن ئەفەرمێت لە خەلیفەی ئیمانداران لە ئیمامی عوثمان ئەپرسیتن عن سبب عدم وضع البسملة في أول سورة التوبة، فبين له أن ذلك جاء متابعة لفعل النبي صلى الله عليه وسلم. يعني إمام عثمان وجواب ابن عباس أداتوا كوا متابعة شوين بها البرتني بيانبري خواه صلى الله عليه وسلم، كواتا هیچ گومانێک نییە بەو شێوازە بووە. بۆیە يعني بەڵگەکان هەمووی ئەوەی دەسەلمێنن کە ئەو تەرتیبی موسحەفەش لە سووەر بە هەمان شێوە تەوقیفیە و هیچ گومانی تێدا نییە. ئەوەی کەوا دەبێتە بەڵگە ئەو تەرتیبی سووەر کە ئێستا لەناو ئەو قورئانی لە بەردەستماندایە هەیە کە لە سەردەمی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم، بۆ نمونە سوورەتی فاتحە کە بە فاتحە نامدراوە، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر بەو شێوازە نەبایە فەرمانی نەئەکرد کە لە سەرەتای سوورەت موسحەف دابندێتن، بەڵام سوورەتی فاتحە کە فاتحای کتابە سەرەتای کتابە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی کردیە ئەگەر ناچاوتێ بکەین سوورەتێکی 7 ئاەتی لە پێشی ئەو سوورەتە گەورانەدا ئەندرێتن، ئەگەر بە گوێرەی عەقڵ و لێکدانەوە ئیجتیهاد بایە دەبوا لە ناو جوزئی عەممە بایە، بەڵام ئەوە بابەتێکە ئیجتیهادی نییە، ئەوەشیان بە هەمان شێوە تەوقیفیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی کردیە. طبعا بابەتێکەیە مفەسیرین هەم بە کتاب هەم لە ناو تەفسیر گرنگیان پێداوە بابەتی مناسبات، یعنی ئەو سوورەتانە مناسبەیەکی زۆر زۆر پتە و توند و تۆڵیان هەیە لەگەڵ یەکتری، یعنی بەبێ تەکەلوف، هەرچەندە هەندێکیان دەڵێن زانایان تەکەلوفیان لەخۆ کردێ، زۆریان لەخۆ کردێ لۆی هەندێک مناسبات بینەوە، بەڵام لە ڕاستیدا تەکەلوف نییە. ئەو سوورەتانە هەمووی پەنوێندی دارن، هەمووی پێکەوە دەبەسترێنەوە، بۆیە حتا سوورەتی فاتحە ئیبن قەییم والله ئەعلەم فەرمێ خوای گەورە تێکڕای کتابەکانی لە قورئان کۆکردینەوە،
وهمو قرآني لسورة فاتحة كوكديتوا وهمو فاتحاش لآية إياك نعبد وإياك نستعين بلام چێ دەگا بەو بابەتە بەڕاستی ئەهلی دڵ ئەو ذەوقە ئەو تێگەیشتنە ئەو فەهمە جوانە ئەهلی دڵ تێی ئەگا چونکە قورئان هەمووی پەردەیە إن صح التعبير يعني تو حتى لقل تيكلاو بي حتى دلت زياتر بولاي بتيتن أو پردانە زیاتر ئاوەڵا ئەبن و زیاتر دەچێ ناخ و کڕۆچی ئەو قورئانە جا ئینسان کاتێک کە قسەی عولەما دەخوێنیتەوە فعلا کە دەچێناوی ئەو بابەتانە دەبینی قسەکان زۆر زۆر شایستن ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین کە هەڵگری هەموو مەفاهیم و مەغزای قورئان و کتابەکانی تری پێش قورئانە و دایکی ئیمانداران عائیشە خوا لێی ڕازی بێ فەرمێت دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوێکیان سوورەی بەقەرە و ئالی عیمڕان و نیسای خوێند و هەر ئایەتێکەوە باسی بەهەشت و ئەو بابەتانی تێدابایە دوعای ئەکرد و هەر ئایەتێکیشکەوە باسی دۆزەخ و ئەو بابەتانی تێدابایە خۆی دەپاراز بە خوای پەروەردگار یعنی لێرانە فەرمێت بەقەرە و ئالی عیمڕان و نیسا یعنی ئەو تەرتیبەی کە ئێستا هەیە بۆیە و ڕیوایەتێک کە دێنیتەوە لێرانە کە یعنی کۆمەڵێک لە عولەما ئیستدلالیان کردووە بەو بابەتە کە ئەو تەرتیبی سووەڕە لە موسحەفدا تەوقیفیە بەو حەدیثەی کە وەوافیلەی کوڕی ئەسقەعی لەیثی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەجێڕیتەوە کە ئەفەرمێت أعطيت مكان التوراة السبع الطوال وأعطيت مكان الزبور المئين وأعطيت مكان الإنجيل المثاني وفضلت بالمفصل كإمامي أحمد أجرت وحديثك إسنادك حسنة واتا حديثي تواو علماء قسان لسري نية بلين ضعيف بيه يعني أخوانا قواصات شيء بيتن كالليرانا أو حديثات درخري أو سبع طوال كولا بقري راحت تاتشين در رواتن زال ديتن عفوا ليرة بخوي لكوتايا كي باسكاتن كأفرميتن بقرة وآل عمران ونساء ومائدة أنعام وأعرافا لوي قرفتيان يعني اختلافك أو حفتمين توبة يعني يونسا أو اختلافك بيدابوا طبعا وانش لها ما ندري يشترن له ينام دوا مئون أواني كوا عددي آيات كان يعني سطا يعني نزيك لسط دواء مثاني كلا دواء أوان ديان كزورتر آيات كان يعني تكرار بيته يعني كمتر للسطي دواء مفصل كأو سورتان لسورة حجرات بروكوتا يعني لسورة قاف بروكوتا يدس بأكاتن أو حديثة راسخو بيمان ليتن يعني أو ترتيباتا كهبوة لسردمي بيانبري خوا صلى الله عليه وسلم وبفرماني خواي پروردگار يعني توقيفية گوماني نية وحتى تسميات ناوي سورة كان لبيغمبر صلى الله عليه وسلم وريان قرتيا وكو إمامي ابن مسعود وإمام عثمان وابن عباس وأوانا أوش همو درخري أويكا أو ترتيباتا عيني بهمان شيوا توقيفية لخزمة بيغمبر صلى الله عليه وسلم أصحاب وريان قرتيا ودوباره بلغيش كديني توكا علماء تأكيد كانوا أو رواياتنا كهميان يعني درخري أو حقيقة أو ترتيب سورة لمصحف دا كتوقيفية أبو بكر أنباري أجاري توفرمي اتساق السور كاتساق الآيات والحروف أو ترتيب سورة وكوت من لفاتحات تاناس حموي وكو ترتيب آيته ترتيب حروفه حموي لبيغمبر صلى الله عليه وسلم ورجيلاوه هیچ گومان و دوودڵیەک نییە لێرەدا ئیمامی مالیق قسەیەک ئەفەرمێ إنما ألف القرآن على ما كانوا يسمعون من قراءة رسول الله صلى الله عليه وسلم كأو رواية يعني إمام قرطبي هنايتوا أبو عمرو داني هنايتوا أفرمويت أو قرآن التأليف كراو كوكرايتوا لبرجيكدا لسر أو شوازي لسر أو أسلوبي كوا أصحاب خوان رازبي لبيانبري خوان صلى الله عليه وسلم بيستوو جوان ليبوا كواتا هيج جاي دودري تيدانية
بەو ئەندازەیە دێینە کۆتایی وانەی ئەو جارەمان بە پشتیوانی خوای گەورە ئینشاءالله لەوانەکانی دیکەدا درێژە ئەدەین بە باس و بابەتەکە هەرچەند خاڵی سێما و بەڵام بابەتێکی سەرەکیە کە باسی مەکی و مەدەنی ئەکا ئینشاءالله لەوانەی داهاتوو باسی ئەکەین. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.